پەیام زانیاری ورد لەبارەی کوردەکانی فەڵەستین و غەزە بڵاو دەکاتەوە. تەنیا لە گەڕەکی شوجاعیەی باکووری غەزە زیاتر لە 20,000 خێزانی کوردی هەیە. کورد یەکێکە لە پێکهاتە دیارەکانی کۆمەڵگەی فەڵەستینی مێژووی چوونیان بۆ فەڵەستین بۆ سەردەمی سوڵتان سەلاحەددینی ئەیوبی دەگەڕێتەوە کە بۆ ڕزگارکردنی قودس لە دەستی خاچپەرستەکان ڕوویان لەو ناوچەیە کردووە. سوڵتان سەلاحەددین سەرکردەی گەورەی کورد لە شەڕی حەتین لە ساڵی 1970 زاینی بەرانبەر 583 کۆچی توانی قودس و مزگەوتی ئەقسا لە دەستی خاچپەرستان ڕزگار بکات. ئاژانسی وەفای فەڵەستینی دەڵێت بە پێی سەرچاوە مێژوویەکان کوردەکان بەشێکیان لە سەرەتای سەردەمی ئەیوبی لە فەڵەستین نیشتەجێ بوون. هەزاران چەکداری کورد لە زۆربەی شار و ناوچەکانی کوردستانەوە وەڵامی بانگەوازی جیهادیان دایەوە کە سەلاحەددینی ئەیوبی بۆ ڕزگارکردنی فەڵەستین و خاکی قودس دەستی پێکرد. بە تێپەڕبوونی کات کوردەکان لە شارە گەورەکان گەڕەکی تایبەت بە خۆیان دروست کردووە. لەوانە لە قودس، خەلیل، عەکا، نابلوس و غەزە و ناوی کوردیان لە شوێنەکانیان ناوە. مێژوونووسی فەڵەستینی دکتۆر عەبدوللەتیف ئەبوهاشم پێی وایە سەرەتای بوونی کورد لە فەڵەستین بۆ سەردەمی سوڵتانی کورد سەلاحەددینی ئەیوبی دەگەڕێتەوە کاتێک وەک موجاهید هاتبوون بۆ ڕزگارکردنی قودس لە دەستی خاچپەرستان لە ساڵی 1970 زاینی دوای داگیرکاریەک کە نزیکەی 100 ساڵ بەردەوام بوو. لە کاتێکدا کۆچی دووەم بۆ مەبەستی بازرگانی بوو لە سەردەمی مەملوکەکاندا کە دەسەڵاتیان لە ئەیوبیەکانەوە بۆ مایەوە. دواتر کۆچی سێەم لە سەردەمی عوسمانیەکان هات. ئاژانسی وەفای فەڵەستین ئاماژە بەوەش دەکات دوای سوڵتان سەلاحەددین ژمارەیەک زانای ئاینی کورد جێپەنجەیان لە مێژووی قودس دیارە. لەوانەش شێخ محەممەد ئەحمەد کوردی ساڵی 1400 زاینی کۆچی دوایی کردووە. شێخ یوسف کوردی، شێخ جوبریل کوردی، شێخ نەجمەدین داودی کوردی و شێخ دەرباز کوردی. هەروەها لە مزگەوتی ئەقسا قوبەی قەیمەری هەیە کە بە ناوی کۆمەڵێک موجاهیدی کوردەوە ناونراوە. بنەماڵە کوردەکانی فەڵەستین. چەندین بنەماڵەی کورد لە فەڵەستین بوونیان هەیە. دیارترینیان ئەمانن: بنەماڵەی ئەیوبی کە بەشی زۆری لە شاری خەلیل نیشتەجێن، بنەماڵەی ئیمام لە قودس دەژین، بنەماڵەی ئەلی زعرور لە قودسی ڕۆژهەڵات و شاری خەلیل نیشتەجێن، بنەماڵەی دارمەلا لە شاری ناسیرە نیشتەجێن، بنەماڵەی بەرقاویەکان، بنەماڵەی زازا، کوردی، حەتحەت، محەسین، داهدار، جەعبەری کە لە کەرتی غەزە نیشتەجێن. کورد لە غەزە. هەزاران کورد لە غەزە دەژین. بە پێی زانیاریەکان تەنیا لە گەڕەکی شوجاعیەی باکووری کەرتی غەزە زیاتر لە 20,000 خێزانی کورد نیشتەجێن. ئاسەوار و جێدەستی کورد لە مێژووی غەزە بەرچاو و دیارە. لەوانە گرنگترین بینای کوردی لە غەزە کۆشکی حەتحەت کە لە سەدەی 12 کۆچی لەلایەن ئیبراهیم حەتحەت بازرگانێکی کوردەوە دروست کراوە و ئێستاش وەک شوێنێکی مێژوویی ماوەتەوە. عیسا حەتحەت تەمەن 81 ساڵ بە ماڵپەڕی ئەلمۆنیتۆری وتووە خێزانەکەمان بەڕەچەڵەک کوردن. کۆشکی حەتحەت خاوەندارەتی بۆ باپیرەمان ئیبراهیم حەتحەت دەگەڕێتەوە. هەر لەبارەی کوردەکانی غەزەوە مێژوونووس ناسر یەفاوی ئاماژە بەوە دەکات جگە لە کۆشکی حەتحەت کورد لە فەڵەستین مزگەوتی ئیبن عوسمان و سەید ڕوقیەی دروست کردووە کە لە کۆنترین مزگەوتەکانی کەرتی غەزەن. مزگەوتی ئیبن عوسمان یەکێک لە گەورەترین و کۆنترین مزگەوتەکانی کەرتی غەزەیە لەلایەن پیاوێکی ئاینی و بازرگانێکی کورد بە ناوی شەهابەددین بن عوسمان لە ساڵی 1430 زاینی بنیاد نراوە.
گەڕەکی شوجاعیە لە کەرتی غەزە. بەشێکی زۆری کوردەکان لە گەڕەکی شوجاعیەی باکووری ڕۆژهەڵاتی کەرتی غەزە دەژین. ناوی شوجاعیە لە کاراکتەری شوجاعیەددین کوردی وەرگیراوە کە موجاهیدێکی کوردە و لە شەڕی دووەمی خاچپەرستان پەیوەندی بە سوپای سوڵتان سەلاحەددین ئەیوبیەوە کردووە.